ايوار باش بينا رو گهدارن رو داوه ازیال ویره ساعت هفته و اوه گرنگترین نوچین به ساعتين چافکانیه کی انجمن وزیرین هرما کردستان آشکرا کرد موچه مها 12 جبر نبونا پاره نهایت بالاف کردن جهیوی نماینه کو بغدا پارین زیرتر بشینه تنریا قرض کرنه دشین پاره پیدا بکن لأوجی افریقیت جوینا حکومت دان نهاتیه بحث کردن ده حکومت هرما کردستان الگلونرین کردستان لبغدا بجوه تاکو بحثا هلویستو پنگاو نو بکن د جوینا سروک بارزانی دا لگل انکسه سروک بارزانی تکز لسر پشتوانیا دوزا گل کرد لسوریه کریه راگه هاندیه پیدویه آلین کردی یک ریز و یک هلویز بن دیالوگو رین آشتیه بگرنه بر سودانی لطهران گوت او ریزه لبریارا خلک سوریه دگرن ایران جی راگه هاند دوی ریز لسروری و یک پارچهی آخا سوریه بهتا گرتن و جهن شیعیان بهنه پاراستن قطر پلانت که هاریکاریا مادی حکومت سوریه بکه ده بشکه موچین کاربندن حکومت سوریه بده نها عربستان سعودیه گرینگی بآلیکارین مروفید ده لدبه تقناغا به ده اوجی تمویلا موچیل گل قطر بده سوریه بشتی دیفچونه که روداو درکت هوای رین مخمور و موصل حتی آستکی مطرسی دارن لهواي نافچه ريا دهوك حتى كود جهيتا ريا كويا الجل هوليري بسلامة چافکانیه کی انجمن وزیرین هرما کردستان جمر آشکرا کرد کو جبر نبونا پاره موچه هیوا 12 ناهت بلاف کرن جهوی نماینه کو بغدا پاره کی زیرتر بشینیتن تنه ریا قرض کرنه هيا او جدنا واجبینا حکومت هرما کردستان دا افروکن نهاتیه بحث کرن موچه هیوا 12 یا موچه خورن هرما کردستان دیارن ناهت بلاف کرن افرو انجمن وزیران سر و مجاره جویایه ده نرازیبونا خو گهین بغدا طایبت جی نرازیبون سر طیف سامیا وزیر دارایی بخو چافکانیه کش حکومت هرما کردستان آشکرا کرد دنونرن کردستان البغدانه وزیرن بریکارن وزیرانه گل پرلمانترانه دل هولره بهنه کم کرن سر اوه مجاره گل حکومت هرما کردستان ده کتوبه جان کن دا کبزانم پینگاو و هلویستا بهت چه بیت چافکانیه کی حکومت هرما کردستانه بو ساعت 17 آشکرا کریه پارل بردست نینم بودا بشکر ناموچه هیوا 12 تنه بجارده کل بردست مایه اگر هاتو پاره بهنه قرض کرن نهاتیه بحث کرن اوه چافکانیه بو ما آشکرا کر کو گلیین کو هاتی نکرن هری زیده لسر شخص طیف سامی بوینه وزیر دارایی کو هر جار بحجته که بیانویه که ما في هرما کردستان تخون ابرو انجمن وزیر هرما کردستان جویایه مجارن که هاتینه گوتو بشکرن همی دارایی بون هری زیده جی گریدای موچه بون لگور زانیارین کج حکمت هرما کردستان بو مهاتینه داخویانی اکتیتا بلاف کرن ناوی انجمن من وزیران نرازی بونا خل سر آوای رفتار حکمت عراق الگل موچه خورن هرما کردستان ده بهتا نشاندان ته پیش بینی کرن زمان داخویانی هندکی زور بیتن یک جگلیین یعنی جی تبینین حکومت هرما کردستان الگل عراق اواکو لگور یاسای بودجه پاره نهاتی نشاندن جبر کو تویا بالگور یاسای پش که هرما کردستان سال 2024 20 تریلیون بان لچافکانی حکومت هرما کردستان گفتن 10 تریلیون و 500 میلیارد دینار هاتی نشاندن بو مچه هیوا 11 جی 441 دینار هاتی نشاندن مروید بها بیجم که او کنگی بویا و چاوا بویا لسی هو ایکی 12 سال 2024 بویا ساعت 6 ایواری بویا طیف سامی او نویسه امضا کریه و درکتیش وزارته و همی رین پیوندی پیکرن الگل خوق قد کرینه حتی نو که نه تزانین بوچی حتی نو که او پاره بتنه بو هرما کردستان هاتی شاندن بو هیوا 12 دمکی دا کد ویابا زیرتر باشه تریلیونه که الگل او مناقله 430 میلیاری وزارت دارایی
یا حکومت هرما کردستان ده مکاو 441 میلیارد فرای کرین ورگرتین حکومت هرما کردستان نچار مایه اوی پاره الگل پاره کو بو هی و 11 هاتیه الگل موچه هی و 11 همیه تکل کن اوی کردانینه پر بکن دا کو بشین موچه هی و 11 ببدن ابد ما هيك زانيارينا افن كل سر موچه هنا ما قوتي چافکانی کش حکومت هرما کردستان گوتیه اجبرکو پارینن موچه هوا 12 ناهتا بلاف کرن یا دوی او کنونرن کردستان البغدانه وزیرن بریکارن وزیرانه پارلمانترن دهنا کم کرن داکو بزانن پنگا و هلویستا بهتشیا اجبلی ویجی پنجین تومته پنجین گلیان يعني حکومت هرما کردستان افن کواتینا دريش کرن افروکی همی بر طیف سامیا وزیر دارایی و بون يعني یک جه کسن کو اندامشان دا وزارت دارایی دچنا بغداد سردانات کن افریقیا جوینا آماده بویا اوی گوتیا کو اواکو عراق کت من پابندیه بیاسایه بو چیش برکو دادگاه فدرال جی بریار دایه کو دویتن موچه خورن هرما کردستان بیت شاندن چه پیوندی مجارن دیوانینه ل بغداد و کیجی دا پابندینه بیاسایه و موچه خورن هرما کردستان نهاتیه ورای کرم از خازم اف و بگمان اوجه هیا کو داخویان یک حکومت هرما کردستان تپش بینی کرن هبیتن زانیاری من بیجن داکو نشان بدن هلوست و آخفتنا وانال سر اوی رفتار بغداد الگل موچه خورن هرما کردستان و خارنا شایسین دارای حکومت هرما کردستان دل سر اوی که داخویانی هبیتن از دخوازم بالا بکشین مثل هندک هجماران کو کتینا دسته ما کتینا دسته تورا مدیا روداوه السر مثلا بودجه و مثلا پارن کو بغداد ورای کرینا وجبلی ویجی که حتی نو که چند موچه ورای کرینا موچه کو ورای کرینا بریادو جان پیفداره یانجی گوته بجی وزارت دارایی مهوان بو بحث وای کی کری افجا زانیاری ویلگل دیفچونا که روداوه الگل هندک زانیاری دنج عراق همی دست مکتینا کاچاوا و بوچی و چند پارن عراق چند پارن هرما کردستان دف عراقنا و يتخارين يعني البنافن الجل بنجلك نافن نبتني باره موچيله جلك باره ديجي هنا هاتي اشكرا كرنكو باره خارينه يكم تش مثلا ياكو هاتي اشكرا كرن بده مهان تنه موچه هاتي افرا كرن يعني باره كو هاتي افرا كرن تنه موچه ده مهان بتيت ادان 1.2 تريليون دينار كو افريكينا وك خرجيل سر حكومه هرما كردستان و هرما كردستان حساب كرينا لا او باراجي نافراي كرينا يعني او نقصا كوت موچيدا الجل فيجي اف بارا نافراي كرينا اف بارنكو 1.2 تريليون 1 تريليون و 200 مليار دينارا بفي اواينا سر هرما كردستان حساب كرينا هاتينا غوتينا اف بارا بحكمتها هرما كردستان بو فيتشتي لي بارا واحد انو كان هاتيا افاينكو اف جمارن كل سر شاشه هم ديار هم مليار انا بارنكو سر حكومتها هرما كردستان حساب كرينا وكي خدمت گزاري 251 مليار نافراي كرينا بناوي كالو بلان 285 مليار نافراي كرينا بناوي صيانه وسخبر كرنا 131 مليار نافراي كرينا سودا بانكي 486 مليار نافراي كرينا ونشاندنا خرجيه سرمایه ود بجنه 6 مليار دينار او جي نهات نافراي كرنج عاليه حكومتها عراق و كل سر كردستان هاتنا حساب كرن 1.2 تريليون كامنين يعني اگر هبان دا موچه درس بيات دانيانجي افكرت انه كما قلتين دهمي سودش وان باران ور بگیرم يعني افاكو مدفت بيجمع هوا افاكو فركي حكومة هرما كردستان اشتافكانين ما قوتي جايا هرما ظن اول غوريا صابو جايا سال 2024 دفتن في سال دا حكومة العراق 20 تريليون دينار بحكومة هرما كردستان بشينيدن افا بشكاوي جموچي دهونيف تمام يدفريكرين ليدي همي 10 تريليون و 700 مليار دينار فريكرينا حكومة هرما كردستان ورگرتينا ينكو ماينا جزيرترن چونك اف جمارة زدتر 20 تريليون 10.2 تريليون يانجي 10 تريليون و 200 مليار كو ماينا چاو حساب كرينا ابنكو حساب كرينا بيجن بودجيا كوهاتي حساب كرن يا انفاق فعلي بيجن خرجية راستينا سروي بنياتي اف بارابوهاتيا فريكرين يدي همي جهاتيا برين ليل دمايكي هل سروان حساب كريا 10.9 تريليون يانجي 10 تريليون 900 مليار دينارا ينكو بوموچاي حتى نو كهاتي افريكرن ياكو بريار بو بهت افريكرن كو ما في متخورن هرما كردستان بو جبلي بودجه جبلي مثلا بروجيان وبرهنا فهمي
ما في مچخورن هرما کردستان بو نبتنه ما في حکومت بوش بل ما في مچخورن هرما کردستانه 11 تریلیون و 500 میلیارد بون بودجه ده ساعتیه ل مچه کوبوهاتیه بو مچخوراتیه خرج کردن 11 مهم بو او جی چاوا بو ابخو پاره 10 مانگان حال بو فرکرن ل حکومت هرما کردستانه به اف پاره کل بردستش ده تنافو کوشش هیوا ده تنافو نه نارتی بو پرکرنا کرد آینات بودجه داب کار اینایه حساب ویاویش مچه 11 حیوان بلاف بکتن اف دهاتا کو هيا اوا کو عراق هندك جرا گليان تكتن بيشتن بمناهت افريكرم دو هجمار هنا يك تجبيشم اوا کو براستي جي دهاتا نافخو بيتن و اوا کو عراق السر هرما كردستان حسبت كت يك جبر پرسان جاره که گود بول وزارت دارایی گود بو کو دهاتا نافخو یا حکومت هرما کردستان حتی کو 320 میلیارد چید اجا حکومت عراق چکریه او دهاتا کو همی هیواد بیت وکی یک نبیش بر که دهات نافخو انسانن گومرکن باجا رسوماتن درین سنورینه او همینه پاش باتفاقه که برا سرک وزیر هرما کردستان سرک وزیر عراق دا گشن اتفاق بتا 50-50 با پنجی دهتا بلاف کردن دهتا دابشیرن دا بین هر دو آناندا لعراق هر صادنا كدهات كمترين 620 لوصاني نجبركو همي خلق ويغاوي ناشط باري كهرب بدات دماغ حكومت بيشت افدهات منا للشرطين خلق ويغاوي باري بدات مثلا بارين مرور نفجاف بارين كو ام بحث كان رسومات باجن هم تشاشهود جريتن عراق بو هر هيفكي 200 بشاخو حساب كريا نكبتنه بشاخو هرما كردستانه بيجيتن بشا من 200 مليار يعني هو صاب فيها وايد بتا 400 مليار ذهات انا في حكومه هرما كردستانه لهرما كردستانه 309 مليار دينار بو 5 كوجبين 5 حيوان وكدهات انا في تسليمي حكومه عراق كريا يعني اگر هاتو هم حساب كاين بو هر هيفكي هفته حتى 9 ملياران دهات نافخويا انكو في اواي دهات نافخويا كالجور حكومه هرما كردستان حساب كاين 150 حتى كو 200 ملياران لعراق بيشتن بو هر هيفكي بو مبتنه 200 مليارن افاجي يك جوان كشين كو تشبوينا پاره کو هاتی نشاندن بو هیوا 441 میلیارن حتی نو که عراق نگوتیا بو چی اف پاره که مفرکریه لی الویره هنک شروع هن الهرما کردستان بیجن دبیت بیانو یا عراق او بیتن کش ده تنافو یا کشش حیوانات یا فرکرن شوی بری بید لی حتی نو که وزارت دارایی عراق چه زلال کرن سر اوی کش می پاره ندایا سروک بارزانی ابروکه پشوازی لشاندک سرکرداتیا انجمن انشمانیا کردی لسوریه انا کسی کریه د جوینه دا سروک بارزانی تکزیل سر یک ریزی یا کردان کریه لسوریه و پشتوانیا خود جارا کادی بودوزا گله کرد لسوریه نشان دایا دناوا جوینه دا نریل سر روشو و دومایک پیشاتن کل سوریه چه بوین الگلوان گوهرتنن کنو که هنه هر وسا هلوستا آلین کردیل سر اوان گوهرتنان ین کنو که چید بن هاتنا بحث کرم سروک بارزانی ده اوه جوینه دا پشتوانیا خوش بوی دوزا گله کرد لسوریه نشان دا گوت کو پیدویا یک ریزو یک هلویز بن آلین کردی دیسان برجوانین گله کرد لسوریه بهن البرچافر گرتن و دوید برای دیالوگی و رکارن آشتیانه برجواندی بهن پاراستن لگور داوی نوچین کو نوکل روجاوای کردستان چد بنفشاره کو نوکه هید نافبرا ارتش انشمانیا سوریه ولگل حسده هری داوی درونکا ترکیه کاروانه که اتومبیلن سیویلان کو بر بنداوات شینه وچو بمب باران کریه حسده راگهاندیه کد انجام اوه بمب بارانه دا هجمارکا ولاتین سیویل بوینا قربانی گانه خوش دست داینه و بریندار جیهنه اف کاروان جسرانسری روجاوای کردستان چونه بنداوات شینه وکه کو حسد راگهاندیه دا چکدار ارتش انشمانیا سوریه شرمزار بکن. اف دیمنن چونا اوی کاروان اتومبیلن وکه حسدت بیجیتن ینوا اتومبیلن سویله کو چون بر ببندا و تشینه و دا کو پشتوانیا خوشبوی حسد نشان بدن و اوان وکه حسدت بیجی چکداران شرمزار بکن وسپیده چوینه.
هین بینن هجمارة كازيدية حتى انو كم بدهان وطنبيل ديتن خلق براستي هندك تيدات هنا ديتن فان جي هنا امبولانس جي الجل هيا أفا كوستر وباز جي هنا كو خلق تيدايا وبدلك يخوش ديارة وكوية كو برب شاهية كيفتشن چوينه داكو برب بندافات تشينه و بچن ولويري بشتافاني الهسده وكردام كان وديسان اف شركو چكدارن اسبا ارتشا نشتمانيا سوريا الجلوانت كاتن شر مزار بكن هري داوي هاتيا راجهاندن درونكا تركيا الاوان اوتومبيلان دايا وشهيدو برينداجي هنا هجمارا داوي حتى نو كناية تازانين لقربانيين جاني هنا سرک وزیر عراق محمد شیع سودانی افریقال طهران بو سردانا خودا بو طهران پیوندین دوالین نبرا ایران و عراق دهاتنا بحث کردن دیسان بحث کی کردن کاچوا پیوندین هر دولاتان خورترو بهستر لبکن سرک وزیر عراق محمد شیع سودانی الگرشان دکی برفره چوی ایرانه جالی سرک مری ولاتی و هاتنا پیشوازی کردن دماکو هر دو عالی جویان الجر نرخاندنا روشا داوی بگومان پیوندی و تکلی و هفکاریان ادنا برای هر دو عالیان دا دیسان شروع وکرنا هلویست هر دو ولاتان دم مثلا هرمی و ناف دولتی دا تایبت سر پیش خستنا برفره یا تکلیان عراق و ایران هم بحث هاتیا کرن دجوینه دا مجارن هرمی و ین نف دولتی جیب تایبت روشا نافچه هاتیا گوتو بیش کرن آرامیال سوریه یک جه مجارن سرکی بو هاتیا بناف کرن كليلا آراميا هرمه عراق بانگا چارەسەریەک که سیاسیا گشتید کتن کو یک پارچه سروری آخا سوریه بهتا پاراستن دستوردانن دروکیم ببن سودانی گوتی عراق آماده همو آلیان را هفکاریه که جبو خورد کرنا آرامیه لسوریه و آسان کرنا و گاسنا سیاسی یا نرم کو داخوازا همو سوریان لخود گرو ببسدم بو آوا کرنا و گرا آواریان در دیدار امروز با برادر عزیزم دجوینه ده لگل برای مسودانی ما بحثا گارتنین لدوری هر وها گوتو بیجن باش لسر پیش وچونین پیوندیان و گشکرنه هبو هر دو آلیان دلگرانین هفبش درباره گارتنین لسوریه هنه آرامیا لسوریه پاراستنا یک پرچه وی روبروبونا لگروپین تروریست گرینگیا درکتنا رژیما سیونیش دورین کوداگیر کرنه برچاو گرتنا هست مذهبی درباره جهم پیروزین شیعیان جوان دلگرانیان بون مترسیا تروریجی متکس کر لسر هستیاری و هفکاری زده تردنا برا هر دو آلیان ده دوی واریده دی جوینه ده جاره کدن گو تو بیش لسر پاناگشتی و استراتیژیک و جیب جی کرنا ریکفتنا اولهیه یادنا برا هر دو ولاتان دکر تأتي هذه الزيارة في إطار اف سردان د چارچوبه بهشکرنا پیوندین د ناور هر دو ولاتان ده بو کارکرین و پیشوبرنا هفکاری با آوای کی که د برجواندی هر دو ولاتان ده به بو باشکرنا روش آبوری آسایش و آرامیه ایرو جوینه که برفره لگل جناب سروک و شان د وزیران هات کرن د جوینه ده مبستا پیوندین هر دو ولاتان دوار سیاسی و آبوری و اولی ده هات کرن ما بحثا گوهرترین لسوریه کر ام دبینی که آرامیه سوریه کلیل آرامیه دوره بگشتی جبروی ام دخواز چارەسەریەک سیاسی گشتی دکین که سروری و یک پارچه‌ای سوریه بپارزه و سینورکی با دستوردان بیانی دینه که زیان گهاندی برجواندی گل سوریه ام رزل اراده گل سوریه دگرن و پشتوانی هر سیستم سیاسی و دستور که دکن بخوا و کبه دستوردان درکی هل بجیرن باوریا ما بشیان و هشیاریا گل سوریه هیا که باوریا وان بسروری و یک پارچه‌ای سوریه هیا هم وک گل و هم جی وک عرض ووعيه الكامل وإيمانه المطلق بسيادة سوريا ووحدتها أرضا وشعبا یک جمجارن کو د ناوبرا سودانی و پزیشکیان یان جبر پرسل ایرانی داتتا بحث کرن به بگومان او هزانه نوین کو سرب ایران ونال ناوا عراقه او هزا خودان چک دارن زیدنه خودان چک انگرانن جا مسئله اولکاری یک جمجارن سرکه بو هاتینا بحث کرن السرفيه که هفکار ما هلکوت عزیزی راپورتک چکریه نارینا فرمانده که حاجه شعبی ورگرته یعنی دبیجیتن افکسی کو داخواز هلوشاندنا حاجه شعبی بکتن د خیال داد جیتن لی پارلمانتره که کرد ناوا پارلمان عراق دبیجیتن
اف هزن کوچکن وانین گران هنه النافچه همیه دویت نمینن او دبیجیتن او همی پلانه کنف دولتی و مثلا ترامپ جبهت سر حکمی دیگه لگو هارتنام بکت. دوای ڕوخانی دەسەڵاتی بەشار ئەسەد ئەمە یەکەم جارە سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئێران دەکات. زانیاریەکان دەڵێن یەکێک لە دۆسیەکان یەکلاکردنەوەی گروپە چەکدارەکانی بەرەی مقاومە ئیسلامی عێراقە کە هۆشداری لە واشنگتنەوە بە بەغدا درراوە گەر هەڵنەوە شێنرێنەوە لێیان دەدرێت. بۆ پێی ئەو گروپە چەکدارانە ڕاستەوخۆ لەلایەن ئێرانەوە سەرپەرشتی دەکرێن بۆیە هەر ئەوان دەتوانن دوجار قسەی کۆتایی لەسەر بکەن. كل من يتحدث عن حل الحشد هذا يعيش وهم وكل هر کسی کو بحث هلوشاندن حشد شعبی بکه او د خیال دادجی هر کسی کو داخوازیه که ببی آوایی بکه ام دوزه لسروی تومار بکن لگوری ماده 226 یا یاسای جزای عراقی کو سوکایتی به سازیه کی دولتی کریه ام به تا آوایی کی که قبول ناکن او خیانت جخونه شهیدان چکن گروپین برای مقاومه به باشی هاتن ریکخستن با پارزگاری کرنج عراقی ریکفتن ناو دولتی هیا لگلوان جبو روبروبونا تروری ڕووداو زانیوێتی لە دوو ڕۆژی ڕابردوودا ئیسماعیل قانی فەرماندەی فەیلەقی قودسی سەر بە سوپای پاسداران لە بەغدا لەگەڵ سەرکردەکانی حەشدی شعبی و بەرەی مقاومە کۆبۆتەوە یەکێک لە پێشنیازەکانی ئەوە بووە ئەو گروپە چەکدارانە بخرێنە نێو دەستەی حەشدی شعبی تاوەکو بە پارێزراوی بمێننەوە. سوودانی ڕۆلێکی باش پێنگاوێت باشتاوی بۆ سیادەتا بەلەت بۆ عراقی نەهێلێت عراق قورتال بەبێژێ بارەدۆخێ و بێ فشارە سەر پلانەکەی ترامپ دەبێژێتێ شەرق الأوسط لازمە گۆڕانکاریەکەوێت ئەو سلاح و هێزێت کە سلاحێکی قورسی دەستدا و ئاساییشاوێ دەبارێت تێک بەدەن نەمینن. بە پێی زانیاریەکان محەممەد شیع سوودانی بەر لە چوونی بۆ تاران کاتێک لەگەڵ سەرکردەکانی چوارچەوەی هەواهەنگی شیعەکان کۆبۆتەوە پێیان ڕاگەیاندووە کە هەڕەشە و دۆخی ناوچەکەوا دەخوازێت ئەم پەیامە بە ئێران بگەێنرێت کە دەبێت سەرجەم چالاکیە سەربازەکانی بەرەی مقاومە ئیسلامی عێراق ڕابگیرن. ڕووداوەکانی سووریا و کۆتایی هێنان بە هەژمونی ئێران و شیعە لەوێ ترسی گەورەی خستۆتە دڵی سەرکردەکانی شیعە لە عێراق. لەگەڵەوەشدا هەرچەندە گوشارەکانی ئەمریکا و ئیسرائیل توند و زیاتر بن بەلای سەرکردەکانی شیعە مان و نەمانیان گرێدراوە بە حەشدی شعبیەوە ئەوە هێڵی سوورە بەلای ئەوانەوە. هەڵکەوت عزیز ڕووداو بەغدا. قطر پلانتیه که هاریکاریا مادی حکومت سوریه بکه ده زدکرنا موچه دا که سوریه اف سوزه دا موچه خورن خو بجداریه بکه تلگور زانیاریان دا عربستان و سعودیه جی گرنگیه هاریکاریا مروفی زیرتر بدد و دبه که او جی بچد نوا تمویلا موچه آندا لگور زانیاریان رویترزه قطر دخوازیتن هاریکاریا که باش یا مادی بده کرتا گشتیا سوریه و او سوزه که حکومتا نویا سوریه دای خلکی کوزه کرنا موچین موچه خوران بویه قطر دوی سوزه بجه بینه دی پارا بده حکومت دا کو بشین اوزه کرنا موچه بده موچه خورن خو نها پشتوانیات دارایی آسان ترب تایبت پشتی که امریکا دوشن بیابوری هند جزا و سزاین لسر سوریه را کرن ردن بو شش مهان سر دلیل گل سازیم پروپرنه لسوریه بهره کرن چافکانی آشکرا کریه که حتی نو که اف پلانت گوتو بیجان دایه نگهشتیه چه انجامان لیدبه که سعودیه جی پشت نوا وان هولانده سعودیه نو که گرنگی بالیکارین مروفید ده دواره خارنه شالترن گل آلیکارین تندرستینه لی دیرین دمک نزیک ده او جی پشت نوا و پلانا سوریه و قطاره که پارا بده کرتا گشتی و مجخوران دمکه که روداو گلک گرنگیه به دیفچونا پیزبونا هوای بتایبت لهولێرێت کات. هەری داویێژی دیفچوونە کری ئەفکارەمە پەیامسەر بەس ژە سعاتên دەستپێکێن سپێدێ چوویە دناوا جهێن جودایên هەولێرێدا. چوویە سەحکەتێک کا ئەف دیکێلا دەردکەویتن چ لە کەش و هەوا یانجی چ لە هەوای هەولێرێت کەتن. چوێوان ناوچەیان کو کارگەه نزیکن. داویێژی یەک ژێ پسپورێن ژینگە هێلگەل خوبریە کو ئەپیڤەرێکێ
پیوانا پاقجیا هوای گل خوبریه دا کبزانن چاوایا اوی پسپوری لسریا کرکوکه نمونه که هوای هولری ورگرتیه و لسریا مخموره جی ورگرتیه بوی درکتیه کو راسته اف هوای كل هولری هیای پیسه طایبت جی لنافچین مخمور حتی موصل او بیجید حتی استکی یما ترسی داره لنافچین دی هنه مثلا دماکو ریا هولری بدهو که وگیردت حتی کو دچم بو کویا جیل وره پاقشتره الوره یا سلامت بوجیانه ام دي سحكي ناديف چونا كافكارا ما بيامه بشير دي فاجرين مهوانه مال سربي مجاري هيا بەیانیەکی زووە و خەڵکی هەولێر بەم دیمەنە ڕۆژەکەیان دەست پێ دەکەن. دووکەڵی ڕەشی ژەهراوی لە نێو لولەیەکی نەخۆشخانەی ڕزگاری دێتە دەرەوە. لەلایەکی دیکەی هەولێر محەممەد لەگەڵ دراوسێ و هاوڕێکانی شەقەی دۆمینەیان دێت. دووکەڵی ڕەشی کارگەی شیشی گەڕەکی قەتەوی 5 خولەک جارێک لە پاڵیان دەچێت بە هەوا. ئەوە لە ناو ماران چتووە بووە ناو ماران بێخە؟ شەوەیەکە پیسە وەڵڵاهی ئەم بەخۆم نەخۆشم داکەم سەرەتانتی ئیش دەکەنەوە با لە خۆیان دەکەن بەڵام ئەو دووکەرە یەکجار بەو شێوەی ئەو خەرکەخە بە شەرە لێرە دەژی خۆ عاش ئازری خۆ بە شەر چێ لێرە دەژی ئەی بێچارە بی لەو مەتخەی دەژی غەناوی دیدێنە ئەوە نابێت. پاڵاوگەی نایاسایی تۆمەتبارێکی گەورەی پشتپیسبوونی ئاسمان و ژینگەی هەولێر. تەنانەت لەو جێگەیە بەهۆی کاریگەری بۆن و هەواکەی مرۆڤ چاویش لە بەرزورانەوە بە ئەستەم بۆی هەڵدێ. بەرمیل 30,000 گرانترە لە بەختە. ئەوان بەرهەمەکانیان بۆ بازار بەنزین، نەوتی ماڵان و گازوایل و چەند بەرهەمێکی دیکەی نەوتیە. دەتوانن هەر تاکک لێکدانەوەی بکە بزانە ئایا ئەگەر مەسفایەکان دابخرێ یان دانەخرێ بزانە ئایا زەرەر و قازانج و کولفەکەی چەند دەکاتن. بەراورد بە ساڵی ڕابردوو هەر بەرمیلێک نەوت بە 275,000 دینار بوو. پێش ئەوەی نەوت هەناردەی دەرەوە بکرێتن. لە دوای نەوتەکە وەستاوە ئێستاکە ئەم نەوتەی لامە بەرمیلی بە 160,000 دینارە لە بازاری ئازاد. ئیسماعیل خاوەنی یەک لە پاڵاوگە یاساییەکانە و ڕۆژانە 500 تۆن بەرهەمیەتی. ئەو دەڵێت باتەڕووشک بەیەکەوە نەسووتێنن. ماوەی ساڵێک دەبیتن ئەو فلتەرە دانرایە هەم پاڵاوکەن دایان ناوە. 3000 تقریبا 35,000 تەکلیف دەکاتن ئەو فلتەرە هەم لە ڕووی ژینگەیەوە باشترە هەمیش قازانجەکە بۆ خۆشم دەگەڕێتەوە من ئەگەر هاتو یەک ڕۆژ لە ڕۆژان کە مەسفای پاڵاوکان ڕاوەستان ئەومان توجاننمە حتممەن بانزینە گران دەبی گازە گران دەبی نەوتی ماڵانە گران دەبیتن ئاماکەوەمان کردیە بتانین هاوسەنجی ڕابگیرێتن سەبارەت بە مەوزوعی کە ژینگەش دەستەی ژینگەیە فەرمانگەی کە دێ سەردانمان دەکات ڕێنماییمان دەکاتن و تۆ ئەم لە سەیوان دڕێ چەندم زیادە لە سێ شوێنی هەولێر لەگەڵ دکتۆر مەسعود بە ئامێرێکی BR Smart پێوانەی PM2.5 دەکەین کە تەنۆرکەکانی هەوایە واتە ئەو تەنە ڕەشەی کە لە ئاسمانە. هەروەها پێوانەی گازی دوانۆکسیدی کاربۆن و VOC دەکەین واتە پێکهاتە ئۆرگانیە ناجێگیرەکان کە لە کۆمەڵێک گازی نێوهەوا پێکدێن. یەکەم جێگە شەقامی 120 مەتریە لە ئاستی ڕێگەی کەرکووک. لێرە دەوەستین و ئەنجامەکە بەم شێوەیە. PM2.5 کە نابێت لە 50 زیاتر بێت لەوێ 67 خوێندەوە. هەروەها CO2 کە نابێت لە 390 زیاتر بێت لەوێ 470 خوێندەوە. VOCش نابێت لە 0.05 زیاتر بێت کەچی 0.07 خوێندەوە. واتە بەگشتی هەوایەکە تەندروست نەبوو. دووەم جێگا نێو جەرگەی پاڵۆگەکانی ڕێگەی گوێڕە. لێرە ئەنجامەکان زۆر لە ئاسایی و جێگەی یەکەم کە پێوانەمان کرد بەرزترن. PM2.5 111 و CO2 445 و هەروەها VOC 0.23. باشوور هەتا ڕۆژاوە ینی بینی ڕێی مەخموری لە بۆ ڕێی مووسلێ ئەو بینە تقریبان مەترسیدارە ینی ئەوەی کە ئێستا بەو جیازانە کاوەکماکەم وەرە بە گوێرە ڕۆژەکان دەگۆڕێ ئەنیا ڕۆژی بارانبی سافتر دەبیتن و ئەو لایە هەولێرێ برێن ڕێی دۆچێ یان ڕێی مووسلێ هەتا دەگەیەوە ڕێ کۆیە ئەو منطقەیە سەیفە.
بەرپرسانی ژینگە دەڵێن لە ساڵی ڕابردوو 42 پاڵاوگەی نایاساییان داخستووە و چەندین کەسیشان دەستگیر کردووە. لەگەڵ ئەوەش پێیان وایە کە تەنیا پاڵاوگە نایاساییەکان نین کە هۆکاری پیسبوونی ژینگەن. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت پیسبوونی هەوایەک لە هۆکاری توشبوون بە شەرپەنجەیە. بە گوێرەی ئامارەکان تەنیا لە نەخۆشخانەی نانەکەلی هەولێر لە ساڵی 2020 بۆ 2023 ڕێژەی توشبوون بە شەرپەنجە 35.6 زیادی کردووە. لە ساڵی 2024 122,000 ئۆتۆمبیل هاوردەی هەرێمی کوردستان کراوە و 3,000 کارگە بە نزیکەیی ڕۆژانە لە هەرێمی کوردستان کار دەکەن و تەنیا لە هەولێر 2,000 مۆلی دەی تایبەت هەیە و 138 پاڵۆگەی نایاسایی هەن. گەشە سەندنی هەر شارێک پێویستی بە هەموو ئەوانەیە کە باسمان کرد، بەڵام چ شتێک لە بەرامبەر دەتوانێت هاوسەنگی بپارێزێت و وا پێشگیر بێت لە پیسبوونی ژینگەی شارەکە، ئەویش زیادکردنی ڕێژەی سەوزایی و هەبوونی پشتێنەی سەوزاییە لەو شارە. ئێستا داتاکان دەڵێن لە هەولێر ڕێژەی سەوزایی نزیک بۆتەوە لە 120 کە ئەمە هێشتا ئاستی ستاندارد نییە. پێم سەربەس ڕووداو هەولێر. لسر مجاره برز آزاد نوری عبدالله کو پروبر فرمانگاه هنری الدسته ژینگەها هەرێما کوردستانê li studiyê gel min kak Azad bixêr bin xom xinkam ke ew raportan bînî em ê bizanim berastî hûkarî pîzbûnî ژینگە yan hewayê Hewlêr û Herêmê Kurdistan teniya palavgekanin yan êwe wekû destê ژینگە çûn rêziyanekin em ê yekem ji duwem em ê ye sêyem em ê ye دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم بەڕاستی ئێمە چەندین جار باسی و بەرنامانە باسی کوچکە بابەتەکە گرینگە بابەتی هەوای پیسبوونی هەوا یەکێکە لە هەرە بابەتە گرینگەکان بەڕاستی لە ڕووی ژینگەیەوە ئێمە دەتوانین هەندێک جار تەحمل بێ ئاوی بکەین بێدانی بکەین بەس بێ هەوای ناتوانین تەحمل بکەین بەڕاستی هەوا یەک فەکتەر هەناسەری ئۆکسیجینی بەشەر بەوە هەوایە بەڕاستی ئەوجا ئێمە وەکو دەستەی پاراسی ساکنی ژینگە ئەمە پاڵاوگەکان هۆکارەکان بەس پاڵاوەکان نییە بەس ڕاحەت بان گۆداڵێن ئێستا من باسی چۆن دەکەین ئێستا گە تەماشای بکەین بەراوردی شاری هەولێر بکەین بە ساڵانی ڕابردووی خۆمان بۆ نمونە ژماری دانیشتوانمان یەکجار زۆر زیادی کردووە فراوانبوونی شار فراوانی بوونی شار ژماری زۆربوونی دانیشتوان و زیادبوونی ژماری سیارە و زیادبوونی پێداویستیەکانی ڕۆژانەمان و هەروەها پێداویست مانای بۆ نمونە ئێمە وەکو دەبینین منتەقەی سەکەنی زیاد بووە مەحاملەکان زیاد بوونە بەڕاستی مەحاملمان هەیە ڕۆژانە چەندی مەحامل دەبین بەس ئێمە دەبی ئەگەر هەموو ئەگەر بەپێ ئەو ماستەر پلانانەی پێشوو بێ ئەو ماستەر بەلایەن بۆ دوایش دانرایە بەڕاستی دەبی هەموو ئەو فاکتەرانش لە بەچاو بگرین کە دەبنە هۆکاری پیسبوونی ژینگە بۆ نمونە ئێمە دەبێت چی بکەین ئێستا حالیەن وەکو دەستەی باز ژینگە هەوڵیشی بۆ دەدەین گرنگی بە بەرهێنانی سەوز بدەین بەڕاستی لە هەرێمی کوردستان بەرەو ئابووری ناوچەی ئابووری بچین لەمە دووە بەڕاستی هەوڵشماندایە دەگە دەستەوە بەرهێنان لەگەڵ دامدەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابی سەرۆکی حکوومەتیش هەوڵ دەدا لە بۆم بابەتە لەگەڵ IFC جیهانی وەرلد بانکی جیهانی دقیقە لە وەرلد بانک بەڕاستی هەوڵ دەدا ناوچەی ئابووری سەوز دروستکەین لە هەرێمی کوردستان لەگەڵ دەستی و بەسەرپەرشتی دەستەی وەبەرهێنان دەکرێتن چەند شوێنێکمان اقتراح کردی لە هەرێمی کوردستان ئەو پرۆژەیە ئەو پرۆژانەی کە باسی دەکەین لە مەساحەیەکی فەرەوان ئەو شوێنەی کە شوێنێکی زەویی پانتایشی زۆر داژیریەکە و دابش دەکەن کارگەکان بەسە ئەو زۆنانەدا بۆ زۆن لەناو ئەو پانتاییە معنە بۆ نمونە زۆنی پترۆکیمیاویەکان زۆنی مەحاملی خۆراک هەمووی تێدا هەمووی یەک زۆنی جێ دەکرێت وەکو دە ماوە سەردانی حەقەبەمان کرد بە چاوی خۆشمان بیتمە ئەوەش هەمووی بە ستاندەراتی جیهانیش دەکەن هەموو کارگەکان معنای لە ماڵانیش نزیک بن کاریگەری نابێ هیچ کاریگەریی نابێ هەموو ستاندەراتە باشە کارگەکانی ئێستا ئۆکێ بەشێکە لە پێشکەوتن هەلی کار پیا ئەکەن احتیما دەکەینە سەرخۆمە مەسەلەی بەرهەمی ناوخۆ بەڵام لە هەمان کاتدا ئەمە تاوانە بەرامبەر ژینگە من ئەمەیە بزانم ئێوە مەسەلەن بوو کارگەکان یەکەم شت لێ ڕازین ئێوە لە ئەدای ئەوان بۆ ژینگە ئەو کارگانەی کە دێتە کەمە ڕەزامەندی وەردەگرن ئێمە هەموو مەرجەکانی بەسەدا دەسەسپێنی بۆ نمونە مەرجەکانی مەچێمە راپۆرتێکیان پێ دەکەن پێ دوتی راپۆرتی یاA لە ڕووی خاک و ئاو و تەکنۆلۆژیای پێشکەوت و لەو کارگەیە و دانانی چاودێریان و بدادنین هەموو شتێکیان لەژێر چنجی مەدەبی بەڕاستی توانی سزایان بدەین و دەتوانین حقوق بەشیان بدەین و دەتوان دەستخۆشیان لێ بکەین لەمان کردهشتم یعنی ئێستا چەند کارگەر لاتانە بزانن چەند کارگە مۆڵەتی لە ئێوەی وەرگرتووە یعنی ئێستا هەر کارگێک لە هەرێمی کوردستان دروست بکرێت مۆڵەت لە ئێوە وەردەگرێت
چەند کارگە هەیە کە وڵەتیان هەیە بۆ ستاندەر لەک منێ بزەقی بەس زانین ئەوەیە بەڕاستی هەیتمان ئەمن لە ساڵی 2006 لە دەستەی ژینگەیمە لەو کاتوە دەستمان پێکردیە بە کارگەکانی دابەشمان کردی بۆ سێ پۆلینە پۆلین ئەلف و با و جیممان هەیە پۆلین ئەلف پیسکەرەکانن زۆر پیسکەرن با وەسەتن هیچیمیش گچەکانن باشە تاوەکو ئێستا چەند کارگەتان سزا داوە سزادان تاوەکو چی ئەڕوا وڵای سزادان بە سێ مەرحلە دەکرێت لەکنەما سزادانێکیان یەکەمیان غرامەی دەکەین یەکەم تەبلیغی دەکەین پاش 10 ڕۆژ یەگە نەهات سزای دەدەین پاش سزادانەکەی یەکەمی ئەو بڕەپارێکە پێدا ئەوە دەکەین بڕەکەشی زۆر کەم نییە بڵم کەمە 8 میلیۆن کەمترنا بەسەرۆژ دەبین 8 میلیۆن دینارە تقریبا ئەوە سزای یەکەم ئەگەر هات پابەند نەبوو هەر پابەند نەبوو ئەو جاساکە دەبێت بە دوو هێندا ئەگەر هەر پابەند نەبوو دای دەخین کارەکە دادەخرێت ڕزامەتێکی دەکشێشینەوە پابەندی چی نەبوو یعنی مەسەڵەن ئێستا من هەنێک دیمەنم بینی لە ناو راپۆرت کارگەیەکێ لە قەتەوی هەوای پیس فڕێدەدا مەسەڵەن من لێرە چونکە من شارەزانیم ئێوە شارەزان ئەو هەوایە ژینگە پیس دەکایانە ئەوەی کە لە کارگەکان دەردەشێت ئەوانە سزا دەدرێن یان ئەگەر هاتو ئەوانەی باسم کرد مۆڵەتیان لە کنەمە هەبی مۆڵەت و ڕزامەندیمان هەبی راپۆرتیان لە کنەمە هەبی هەموو زانیاریی لە کنەمە هەیە ئەوانە باز دەکەینێمە ئەوەی بە سەرپێچی دروستکرابی ئێمە دەتوانین ئەوانش بۆکەین بخێنینەوە بەس هیچ ڕزامەندیشیان نییە بۆ من ڕزامەندی ژینگەی چۆن دەدرێ من باسی پاڵاوگەکان ناکەم معاملەکان شێتمان مەهاملیش هەیە قسەی خۆمان بی مەهامل هەیە ئەمە هەموو مەهاملێک دەبێ ڕزامەندی ژینگەی دەربینی تێگەشت تاوەکو ئێستا چەندتان سزا داوە ئەزانن چەند کارگەتە داخرا هەیە داخرابێت داخستنەکان تا ئێستا بەو شێوەی نەبوو بێم داخمان کرد بێست تەبلیغکرانە کابرا بە خێرای دێ و پارەکەی دەدا و سزاکەی دەدا و دووەم جاتە پابەند دەبی بۆ مەرجانی کەمەدای دەبنێ یعنی ئێستا ئێوە دەڵێن هەموو کارگەکان پابەندی ڕێنمایەکانی دەستەی ژینگەن ئەوانەی کە ڕزامەندیان لەکنەمە هەیە بەڵێ هەیە ڕزامەندی لای ئێوە نەبێت با چۆن با پێت بڵم ئێستا با لۆشی کەمە هەندێک شتەکە باوازەحتر بێت بۆ ئێستا ئێمە بەس ڕزامەندی دەدە ژینگە مۆڵەت نادەینەمە بۆ نمونە دەستەی وەبرێنا مۆڵەت دەدا مۆڵەتدان لە دەستی و بەرهێنان هەندێک ئەگەم بەڵام ئەگەر ئێوە ڕازی نەبن بۆ کارگەکە بۆی نییە ڕزامەندی ئەمە ڕزامەندی پێ نەدەین نابکرێ تەواو ڕزامەندی ئێوە لە هەموو کارگەکان ڕازین ئەوانەی کە مۆڵەتی ئێوەیان هەیە بەڵێ مەلامیان ئەوانەیە کەمە مۆڵەتیان هەیە مەرجەکانی مە جێبەجێ دەکەن هیچ شیشیان نییە بەس دەرچونە دەرچوونە مەخسزیان دەدەین و پیان دادێت تێگەشتم یعنی هەر ئێوەن کە ئەبێ بەدوادا چوون بکەن بزانن چۆن ڕێنمایەکان جێبەجێەکە ئەدای چۆنە هیچ زیانە گەێنێ بە ژینگەیانە ئێوە بەدوادا ئەوانێک لە کنەمە تەزیی کرانە هەمووی تۆمار کرانە ئەوانە چاودریانە سەدادین چەمتا بە حەشیان دەکەین ئەوان لەکنەمە ڕاپۆرتی یان هەیە و تەعاودیاندا و بەڵێن و شتێکمان پێ بکایتەوە هەموو شتێکی تێدا ئەوە لایمە هیچ ئەو مشکلیان نییە بەس ئەوانەی کەوا لە پێش دەستبنی ژینگە وەختی خۆی برینە ساڵی قەدیم دروستکرانە کارگەی کەونیشمان هەیە نهاتینە پێش دروستبوونی ژین لومە نەهات ڕزامەندەکانی لەوانەیە مۆڵەتەکانی زۆر قەدیم بی ئەوانش بڕیارماندا ئەوانش دەبی بێ ڕزامەندی دەرکەن ئەی مۆلیدەکان مۆلد ئەهلیەکان چونکە زۆر بابەتن کات تۆزێک کاتم پێ بدەن ئەی مۆلد ئەهلیەکان مۆلد ئەهلیەکان ئێمە بەس چاودێریان ئەمە وەکو بڵێ ڕزامەند لەکنەمە نیە تەقریبا هیچ ڕزامەندی لە قایم قامێت لێرە بەس ئێمە چاودێریان دەکەین لە چاودێریەکەش پێمان کردن لەو ئەنجومەنی باڵای خۆمان گرنگیمان داکەوە فلتەر دەبی دابنێن فلتەردان بەس ئەمە تقریبا ئەو ساڵەکە ئەو ساڵ ڕابردوو 200 مۆلی دەمان دایتێ دادگا چەندی مۆلی دەشمان پێگۆڕینە وەکو دەستەی ژینگە بەسڵاحەت ئەمە باسی و بابەتان دەکەین مۆلیدەکانیش بەڕاستی یەک لە پیسکەرە ژینگەیەکانن ئەگەر تەماشای بکەین ئەو مۆلیدانە دەبی فلتری دابنێن چونکە بەخۆمان دەزانین ئەگە فلتری نەبی ئەو گەڕەکە بەڕاستی وێران دەبی باشە زۆر جار گلەی بۆ ئێمە دێت لەسەر مۆلیدا ئەڵێن دووکەڵە و بێژگە لە دەنگی ئیشی ئێوە ئەویشی ئێوە چونکە ئەویشی تعلیمات ژاوەژەم ئەمە ئەم پیان دەڵێن دەبی کاتی سەوتی دابنێ کاتیم سەوت بێ فلتەری دانیە دووەم چشتیش ئەو فلتەری دابنێ دووکەڵی نەکەەوە گازی سوتەمەنی خاوێن بەکاربێنێ سوتەمەنی پاک و خاوێن بەکاربێن نەکسی سوتەمەنێک بەکاربێنێ بەڕاستی هەندێک سوتەمەنی فەڵی دێت دەکرێت بۆ نمونە ئەوەی سامانە سوشتەکان بە پێی داتای سامانە سوشتەکان کە دایتەمە دەبێت پێ ئەو داتانە ئیش بکەن بەس ئەوەش ئەو سوتەمەنیانە ئەگە بە پێوی معنی پیسکەری ژینگەیە باشە یعنی ئێوە بۆ ئەو شتانە بۆ مەسەلەی کارگەکان بۆ مەسەلەی مۆلیدەکان ئێستا چۆن پەڵاوگەکانیش ئاعتیما دەکەنە سەر مخبر هەواڵی خەڵک یان ئێوەش لژنەی خۆتانتان هەیە ئەچەن بەسەر دییاندا دەگرن ئەمە لژنەمان هەیە لژنەی چاودێریمان هەیە بە دووەداچوونمان هەیە بەسەریاندا دەدرری هەندە جە لە ناکاو بەسەریاندا دە مەسە مەحاملەکانە تقریبا دەتوان بە ئێواران بی هەندێک مەحاملمان هەیە بە ئێواران پیسکەرەکانی باندێەوەی کێشەی دەبی زیاتر لەو کاتە نەش هیتمان چاودێت متابعە دەکەین ئەگە خەڵکیش سکاڵات تۆمار بکە بە دووەداچوونوانیش دەکەین
يعني سكالا رسمي لا بوليس وانا يان تنيا قليله لا ايوا نا دي سكالا بيشكش دكا كاك مول دكا لكولاني ما وايد لا ايوا بيشكش ليش نكدتي ليش في الماجيشن كانوا عندتي صدقني دك بزان وانيا بس اذا تمشى دك جوابي يكسر رابط خويا نسيو داتا ويما ذات برامج جلان قايب قابيته باشا لو دوصات مولدانك دراهم بدات قال لان ايه هو حكم به هیچ کەسێک دراوە مثلا حکومە کەی نا دەزانێت ئەوانە دەدرێنە دادگا لێ پیچنەوان لێ دەکرێت و تقریبا دەتوانین بڵین لە دادگا لێ پیچنەکان لێ ئەنجام دەدرێت لێ پیچان دوایک بە کتابەش دێت دەومە معنی ئیجراتەکان چێ کابرا پابەندە بیچای دەکات و ماوەی دەکەیت و خەڵکیش پێویستی بە مۆلی دەهەیە بەڕاستی ئەگەر هات و بڕیارەکە وا بکەوە مۆلی دەیە دەیگۆڕی کابرا دەیگۆڕی مثلا چەندمان گۆڕیە باشە بۆ مەسەلەی پاڵاوگەکان ئێستا چەند پاڵاوگەی نایاسایی لە هەرێمی کوردستان ئێستا بەپێ ئەو داتانێک لە بەردەستی مێ بەس شاری هەولێر وەرگرین چونکە زۆرترینە شاری هەولێر کێشەمان شاری هەولێر سلێمانی کەمترە لە دهۆشیش کەمترە بەڕاستی تقریبا بە هەمووی 138 پاڵاوگەی نایاسا هەیە دوو پاڵاوگەی حکومیشمان هەیە دوو پاڵاوگەی حکومیەکان ئەویان هەیە لە کتەمە ڕزامەندیان هەیە پاڵاوگەی نایاسایی 138 کە ئیش ئەکەن ئێستا حالیان حاضر بە پێ کتابی لە بەردەستی مێنە 54 مان داخستیە لەو ماوەی لەو ماوەی لە مەحافظ و ماوەی لێدوانێکیدا بڕیارەکە باید جێبەجێکردن ئێستا حالی حاضر 54 ئەوە داخرایانەتە پاڵاوگەی نایاسایی پاڵاوگەی یاسایی بەردەوامیش وا دەخین بە بەردەوامی دادەخن چونکە هەندێک چی وا دەکە ئەوانی تر داناخەن ناوی پاڵاوگەی نایاساییە ئەوکو ئێستا ئیشەکەن دادەخرێن هەمووی دەبی دابخرێن بێن ڕەزامەندی دەربینن بەس ئێستا چینە ئەمە وەکو دەستەی ژینگە وەکو دەستەی ژینگە بەڕاستی پێویستە هەموو وەردام دەستگاکانی حکوومەت هاوکارمان بۆ نمونە سامانە سوشتەکانە وەزارەتی ناوخۆیە بۆ نمونە ئەو پاڵاوگانە سەردانی وەزارەتی سامانە سوشتەکان بکەن لەبێت داوای کتاب بکەن لە بۆ هەموو دام دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو دەستەی وەبەرهێنا وەکو وەزارەتی پیشەسازی و بازی وەکو وەزارەتی تەندروستی بەشی ژینگە هەیە لە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕابزانم وانە تەندروستی و سەلامەتی هەیە تەنسیقتان هەیە لەگەڵیان تقریبا ئەمە دەتوانین بڵێن ئەو تەنسیقی ما وانی لەگەڵ چونکە ئەوان تایبەتە بە تەندروستی و سەلامەتی خۆیان و ناو مەعاملەکان و مەسەلەی ژینگەش ڕابزانم ئەوان ئێستا زانین چۆنە ئەوان یاسایەکیان هەیە ڕێنماییان هەیە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2020 لەوەی بابەتێک تایبەتە بە ژینگەوە بۆ نمونە چۆن ئەو پاڵک مۆڵەت دەدرێتێ یعنی من ئەمە بزانم ئێستا بەرپرسیارەتی ئێوە یان سامانە سروشتیەکان مۆڵەتدان سامانە سروشتیەکانە بەس ڕەزامەندی بەشێک لە ئەوکەی ڕەزامەندیەکە لایمە دەدرێت چەند پاڵاوگەی نایاسایی ڕەزامەندی دەستەی ژینگیان هەیە هیچیان نیتیان یعنی ئێستا بێجگە لەو 54 کە داخراون ئەوان تر کە هەمویان ئیشەکەن هەمویان نەبێ دابخرێن هەمویان دەبێت دابخرێن کەیە دێدلاین تاوەکو کەی ئیشەکەن ئەوان بۆ ئیشەکەن ئەسڵان بۆچی لەگەڵ ئەو 54 تر دانەخران داد بە بەردەوام نادەم بەردەوامی لەگەڵیان بە بەردەوامی ئیشەکانیان لەگەڵ بەس ئەو 54 زیاتر هەوڵماندا داخستەکانیان لەبەر ئەوەی بووە نزیک بوونە لە شاری لێ زۆر پیسکەر بوونە هەر بەوە بێغایە پیسکەر بوونە خاچیان پیسکردیە ئاویان پیسکردیە معنای بەڕاستی دووکەڵ زۆر کرد ئەوانەی تر دەتوانین بڵێن هەندێک ئەویان هەیە ناچێت دووترن لە شاری بە تەدریجەکەی وان بەڵام هەمان تەسیری خراپیان هەیە تەسیریەکانیان ناتوان بڵێن خراپیان باش دەبی بین مەرجەکان جێبەجێ بکەن ئەگەر مەرجەڵێت ئێوە ئەڵێن کاکازات ئەڵێن ڕەزامەندی منی نییە ئەی چۆن خراپ نین خراپە ڕەزامەندی نییە وانە بەڵام ڕەنگە ئیشی باش بێت باش نییە ئەم لەگەڵ نیمە باش بێ پێویستە بەخۆی بێ خاوەن خوامان پاڵۆگەکان بچێت سەردانی وەزارەتی سامانە سروشتیەکان بکە و دوای سەردانی هەمدام دەستگاکانی حکوومەت بکە و ڕەزامەندی بۆ کارگە وەکو مۆڵەت سیات و مۆڵەت سیات باشە دوایین پرسیارم کاکازات ببوورە دێدلاین بۆ ئەو پاڵاوگە نایاساییانە کەیە ئەگەر تاوەکو ئەو ڕۆژە ئیجراعات نەکەن داخرێن ئێستا ئێمە بام بە ڕشکانە باسکەن ئێستا ئێمە بە فیزیاویان تازە پیشمانە فیزیاویان دەبین ژینگە هەولێر پیسە بە فیزیاویان دەبینین پیسە ئێمە داتاکانی ئەمە دەبی داتاکانمان بە دقیقی لە بەردەست دابیت داتا بۆ نمونە ئێستامە داوامان لە سەرۆکاتی جمهوری وەزیریان کردیە بە ڕسمی داوامان کردیە وەکو دەستەی ژینگە پێنج ئەومان و دابنین ناوێتی لە شاری هەولێر جارێ وەکو سەرەتا لە هەولێرێ پێنج محەطەی گەورەمان دەبێت پێنج محەطەی ڕەزامەندی دراوە بە تەمای لەگە وەزارەتی دارایی ئەوە بکەین مەرحەلەی کۆتایی و لۆمان بکرێت چکەوە کلفی زۆرە و محەطانە محەطەی گەورەنە ئەگەر ئەو محەطانە لە بۆمان دابدرێن لۆمان دابدرێ بزانین ئایا ژینگی هەوەکو تازە باسی PM5 کرد بەس ئێمە دەمانەوێت بەخۆی چۆن داتا وەردەگیرێت داتا چۆن بە چرکە و دەقە و سەحاتە لەگەڵ ڕۆژ و ساڵە دەگۆڕدرێت تێئەگەم باشە زۆر درێژ بوو بەڵام من ئەمە بزانەوەی عیلاقەی چێ بەسەر پاڵاوگە نایاساییەکان بوو داناخرێن ئەوە دەبێت دابخرێن تازە باسم کە دەبێت دابخرێن و بین دێدلاین دیار نییە بەس ئەگەر هاتو کابراایە باڵاوگەیەکی نایاسانی واقع دروستی کردی وانە واقع حاڵە میسالە بێتەوە سامانە سروشتیەکان لە سامانە سروشتیەکان
کتابی موافقی لۆ بکەن بێ سەردانی سەرژینگە و لۆ ڕزامەندیدان ئێمە ئەگەر تەماشامان کە هەموو مەرجەکانی تێبانێ بە تەکنۆلۆژیا پێشکەوتوو کار دەکات بۆ نمونە یەکە چاسەکنی IPC هەیە بۆ نمونە ڕژی سەوزایی وەکو پێویستە بۆ نمونە هەموو ستاندەراتیش دەکات هەم بە ستاندەراتیش دەکەوانە هیچ کێشەیەکی نییە ئێمە ڕزامەندی پێ دەخۆم تێگەشتم دوایین وەڵام بە کورتی لە هەرێمی کوردستان ڕێژەی سەوزایی چەند ئێستا ئاخر داتەکەەوە لەوەرمانگرێت بەخۆش ماوەڕمانگرێتمە بەس 20 هەموو هەرێمی کوردستان هەموو هەرێمی کوردستان زۆرترینە ئێستا لا تەقریبا لای دهۆک و ئاکری زیات لای ئاگر دهۆک بەلای من زیاترین شوێنێکیان لە کەمتیش لە مەخمورە بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس کاک ئازاد بەڕێز ئازاد نووری عەبدوڵڵا پڕێڤەبەرێ فەرمانگە و نەریل دەستە ژینگە هەیە گەلێک سپاس کێشەیە ئاسێبوونا خەلکی لێ دەریێ سنووریە خابوورک و گەل ئیبراهیم خەلیل العالیە تورکیە گوتن چارەسەر بوویە چارەسەریە بتەمامی نەهاتیەکردن ji ber ev kêşeya ku çêbûyî di nava sîstemê de hosa hatiye gotin hemûlatî li deriyê snûrî asêmayîne ev ji bû demekî ev pirzgirêke çareser bi lê carekayî dest pê kir ev karê me Xerîb Mecîd gelme bî zanyariyan ser ve mijarê bide me Xerîb nîv rû gotî ev kêşeya çareser bûyî lê milgelta xifte gotî nawila bi temametî çareser nebûye bûçî çareser nebûye eslan kêşe çiye û çend xelk asêmaye li Rexêdî بله شایان یعنی پشبستن آخفتن وان کسایی کل آلی دی سنورین آلی خابوری یا جل سلوپین الباکور کردستانی پشبستن السر گوتن وانا یعنی کیشت چوایه چاره سر بویه بس گلک پیواشی و گلک پیدی گلک لوازی سیاره اوتومبیلات بردن یعنی دمک داکو وقت دیارج کمالگانی و دولتی ابراهیم خلیلجی و لیا خابورجی دو ریکت هات نوچونی هنم ریکه که اوتومبیل تایبت و گشتیارانه ریکا دیجی که یا اوتومبیل بار هلگیره و بازرگانی هم یعنی اف کسین کوش باکور کردستانی و ترکی دین ریکا کوش بو تایبتش بو گشتیارا و حدیثانش بو اوتومبیل تایبت حتی نوکه اوری اوت بیشن بشکای نهاتیه وکنیم هیچ اوت ریکا بازرگانی را یا جیا بار هلگیره را هاتی نید کن یعنی ترکی و باکور کردستانی دین جبرویجی قربالغی و لودک زیدل سر کمالگیه چیل بتم حدیثان بری دا یعنی اگر ام براورده که بکن شایان بریا کو اف پرزگیریکل دری سنوری خابوری درکبتن روزانه نزدیکی 1000 اتومبیلن یعنی این تایبت داوی دری داد کمالگانی دولت ابراهیم خلیل و خابور داد نوچونت کردن یعنی هم چیم بیشن کد ساعت دا زیده 40 اتومبیلان هات نوچونت کردن لیتنو که دا یعنی پشتی کو او وسط دا این دیار کنه که کیشه جاتیه چاره سر کنه لی هیچ سستی چاویه وکی او خلکی کلویرید بیشن 2 ساعت بو 3 ساعت ها 40 اتومبیلات بردن یعنی روزی همیه که نگهتن 1000 اتومبیلن اوی داری را 24 ساعت ها هات نچونید کن یعنی پرنگ یکی گشتی پرزگیری کش بردامه لاواز سیستم خلق هیچ الویر یعنی ساعت هات مینن بری دا اگر هات بان وجات خازم اوی گوتو بیشید گلن دکون کسین که هات نچونید که روزانه تایبتی کوک بازرگانی یک بچیک بخواد نابرا هریم کردستان و باکور کردستان داد که تایبتی جی السلوپی اف گنجین هنه بشکا وان گنجو یعنی روزانه بلکه زیده 1000 کسان شایان باکور و باشور کردستان برای جاری تو مد دست بسان دی بکه دست بکه بری دا وقتی این چون ترکی وقتی این تاتش سلوپی این چند دل گمرک تأخیر بین اونو که چاویه خود سایدا احمد چون مثلا گل هاتنه تأخیر بینه همیه بلا 5 ساعت تأخیر ببان 4 ساعت جانا گل جا گل خبصه باراستی دا به 6 ساعت 7 ساعت چون نه هاتنه ما بس وقتی گشتن دری سنوری خابوری این چند دات ویری دا تأخیر خود سایدا بلا گل نیم ساعت حد ساعت این ازدتر اونو که شیلاته خود سایدا نو که گل نخواشه و عالم همیال ویری سکنی و خبصه و سان ساخ و یعنی اشتاق گل گمانه اما بومج نخواشه یعنی بری دروجه تلویری بی نوصد نافق قربالقی دا او چوبی خود سایدا ما حال ما اگید بجن زیده نخواش بی آره والله چند ساعت ها ماید سرایده؟ خود سایدا هم 3 ساعت ها ماید بله والله خیزان جب زاروک جک همی خود سایدا اما همی بچی که مازن عائله و همی الویل پریشان آره خود سایدا تو بحثانو که بکه همال نوع اوی کنو که السلوک بین البردرینه این گلونا داخل دارستاندن گلونا که نو چل بیجن باتن چاوایه چند ساعت ها چند سیارات برده دیش گوتن اد بیشن سیستم نینه و سیستم جیک هر
ناف بینا چند ساعت تا 4 5 سارا 6 سارا 7 سیارات بردت مثلا 2 ساعت تا 3 ساعت تا 4 5 سیارات برده 4 5 سارا بلا 20 نفر تدبل هزارات تا خلق البيرخي نساخم بتشيكن بچاو خدي تي رضا عول 6 ساعت تا ماي تده وبچيك تصارده عائلات سيارده هاتنانو كان قال سرا كاش تكيفه سرا وقتي بريد روجام الويري حتى جسري شوبي حتى جسري سلوبيا نوكا بلكي بيش فاض بتنم نشونه بيرخي بس بيجن هر قربال خاك زين والبلهم بشون خير والسلامة صاح بيك سباس بله شيء يعني كيشه هيش في رنگی هيش تمامی نه تا چهار سر که یعنی چهار سر بیا و که بيجن وکو مسئله سیستمی لیهش او دریه بازرگانی را یا جریا بازرگانی را اتین دم که تو کور ریا تایبت یا گشتیاران گلک جدایه دیسان جی کول جبر او لودا زیده چی بیا یعنی هم بار هلگیر توی ریراتین هم جی گشتیارو و اوین کو بو کاره که تایبت چوین سردان ترکیه و باکوری کردستان بروی که یعنی حتی نو که خلق گازم داد که تو بردام جی پیوندی متکن کو ناجی سرا هیل ویری یعنی کسی 2 ساعت حتی 3 ساعت نو کشید مین درید حتی کو درواز ببین تا مهوان انت غریب پنج زاخل گلک سپاس به هواجه و گرینگترین چند ساعت هفته عبرو که بونجا رکا دزبای ساعت هفته ازیاد کاژێر حەفدە بە سپۆنسەری پیرۆز